چل ڕێگا بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی پێنجەم دوورکەوتنەوە لە هاوڕێی خراپ. هاوڕێی خراپ بەڕاستی بەڵاو مشکلەیەکی گەورەیە بۆ مرۆڤ. زۆر گەنج دەیەوێتن کەوا واز لە گوناه و مەعسیەت و تاوان بێنێتن، بەڵام هاوڕێی خراپ هەمیشە بە دوای خۆیدا ڕای دەچێشێتن بەرەو هەڵدێر و گوناه و تاوانی دەبات. بۆی زۆر گرنگە ئاگامان لە هاوڕێ بیتن. هەموو هاوڕێیەک هی ئەوە نییە کە مرۆڤ هاوڕێیەتی بکاتن، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت المەڕء عەلا دینی خەلیلیه، مرۆڤ لەسەر دینی هاوڕێیەکەیتی، کەواتە فەلیەنظر ئەحەدوکم من یخالیل، تەماشاکەن کەوا ئێوە هاوڕێتی چێ دەکەن. ئەگەر هاوڕێکەت هاوڕێکی خراپ و بەدوای گوناه و تاوانەوەیە، شک و گومانت نەبێتن کەوا تۆش بەرەو هەڵدێر دەباتن، خوا پەنامام داد بەرەو ئەو ڕێگایی دەدبات کەوا ئەو بۆی دەچێتن. سەرنجامەکەی دیارە، دینەکەشت دیارە، هاوڕێت چێە تەماشای هاوڕێکەی خۆت بکە. ئەگەر هاوڕێکەت هاوڕێکی باشە، هەمیشە دەستت دەگرێتن بەرەو مزگەوت و بەرەو خواپەرستی و بەرەو قورئان خوێندن و بەرەو چاکە و چاکەکاری، ئەوە سوپاسی خوا بکە کە بەڕاستی دیارە سەرنجامەکەت بەرەو کوێ دەڕواتن. بۆیە زۆر وشیاری و زۆر هەشیار بن، زۆر ئاگادار بن لە هاوڕێکانتان، چونکە خوای پەروەردگار دەفەرمێتن وَیَوْمَ يَعَضُّ الظَّالِمُ عَلَى يَدَيْهِ، ڕۆژی قیامەت ستەمکاران گەز لە دەستی خۆیان دەدەن، چی دەڵێن؟ يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا، خۆزگە خۆزگە ڕێگای پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام بگرتبایە، خۆزگە بە دوای شاڕێگەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بڕۆیشتینایە. ئەوە خۆزگەیە، دەڵێن یا وەیلەتە لەیتەنی لەم ئەتەخذ فولانا خەلیلا، خۆزگە خۆزگە فڵان کەسمان نەکرد بە هاوڕێ و دۆستی خۆمان، بە دوای فڵان کەسدا نەڕۆیشت باین، بە دوای فڵانە ڕێچکە و فڵانە حیزبەدا نەڕۆیشت باین، تا سەرنجام ئەبێرەیان گەیاندین. بۆیە لەقەد ئەضەلەنی عەنی الذیکری بەعدە ئیذ جاءنی، بەڕاستی ئێمەیان سەر لێ شێواو کرد، بەڕاستی لەسەر ڕاستە شەقامی ئیسلام ئێمەیان لادا. بۆیە خۆشەویستان دەبێ ئاگادار بین، دەبێ وشیار بین، دەبێ ڕاستە شەقامی ئیسلام بەرنەدەین، دەبێ تەماشای هاوڕێ و دۆستەکانمان کەین چێن بەرەو کوێمان دەبن. ئەگەر وەکو گوتم هاوڕێی باشە و هاوڕێی چاکە، سوپاسی خوا بکە و بەردەوام بە لەگەڵی، بەڵام هاوڕێکەت خوا نەخواستە ئەگەر هاوڕێکی خراپە دوورکەوە، زووکە دوورکەوە لێی تاک و سەرنجام بەرەو ئاسۆیەکی نادیار و بەرەو ڕێگایەکی هەڵدێر تۆی نەبردووە و تاک و ڕۆژی قیامەت وەکو ئەوانە نەتگوتووە یا وەیلەتە لەیتەنی، بەڵکو بۆ ئەوەی ئەو ڕۆژە دڵت خۆش بێت و چونکە لەو ڕۆژەدا الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو، ڕۆژی قیامەت هەر هەموو دۆست و هاوڕێکان دەبنە دوژمنی یەکتر، هەمویان لەبەر یەکتری ڕادەکەن لە ڕۆژی قیامەتدا. بەڵێ الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو، بەڵام لەو ڕۆژەشدا إلا المتقين، تەنها کەسانی خوا متقی و لەخوا ترس نەبێتن لەو ڕۆژەشدا، ئەوان هەر دۆستی یەکترین، ئەوان هەر هاوڕێی یەکترین، ئەوان خۆشەویستی یەکترین.